هەنگاوێکی تر بە ئاراستەی پێشخستنی نەخۆشخانەی بەرکەوتوانی چێکی کیمیاوی ئەنین ئەویش خۆی دەبینێتەوە لە هێنانی ئامێرێکی یاگ لەیزەر. چارەکێکی ئەو نەخۆشانەی کە نەخۆشخانی بەرکەوتوانی چێکی کیمیاوین دێنە ناوم نەخۆشخانەیە، نەشتەرگەریان بۆ دەکرێت، یەک لەسەر چواریان دوای ماوەیەک لە پشت پەردەی عەدەسەی چاویان هەورێک یاخود تەڵخاییەک دروست دەبێ. ئەو ئامێرەی کە ئەمڕۆ ئێمە لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چێکی کیمیاوی جێگیرمان کرد و مەشق و ڕاهێنانی پێەکەین بەو پزیشکانەی کە لەم نەخۆشخانەیەن، ئەو تەمومژە یاخود ئەو هەورەی پشت ئەو پەردەیە ئەتوانین بەو ئامێرە لە ناو ببەین. دووهەم تەسک کردنەوەی یاخود فراوانکردنی بۆری فرمێسکی چاو بەم ئامێرە ئەنجامەدرێت کە ژمارەیەکی زۆری بەرکەوتوانی چێکی کیمیاوی پێوەی ئەناڵێنن یاخود پێویستیانە کە هەبێت. ئەم مێسجەم زۆر بەڕوونی بگاتە هەم وەزارەتی تەندروستی هەم وەزارەتی دارایی. ئەم نەخۆشخانەیە پێویستە سنتەرێکی چاندنی گلێنەی چاوی تیابێ کە ئێمە پرۆپۆزەڵمان تەقدیم کردو. هیوادارم لەوە تێبگەن کە ئەم بەرکەوتانی چێکی کیمیایی بۆی چیدی هیچ کەس پێویستی نەبێت بچێتە دەرەوەی وڵات.